عبدالرحمن لەوەیە بم بە گوندی دەت بەم دایجان لێرانە کەسم خۆش ناوێت لێمەدن کەسم خۆش ناوێتن لەوێندر فاتمی لێیە زولێخا سوعاد خانم هەمویانن باشە سیخانە باشە من بە ئێ بەجێم مەگرێ کوڕ مەگرێ ئەچینەوە گوندی دڵمان خۆشەوی ئەوان لەوێندر ئەمان زۆر خۆشەوێ زۆریان خۆشەوێت مەگرێ کوڕ مەگرێ سنیە گوندی ئەوانە من خۆشەوێت ئەمان زۆر خۆشەوێت لێرە کەس ئەمەی خۆش ناوێت کەس لێمانە دەن ئەمان سوتینن دایجان بە قوربان باشە دایجان باشە سڵاو بەڕێز ئەم مەوادانەمەوێ ئەگەر ئەزێت نەبێ زۆر چاکە بەڕێزم لۆکەیشنەکەت بنێرەوە و لەگەڵ ڕقم تەلەفۆنەکەت ئیشەڵا ئاگاتە دەستت. فێنێک جان چۆنی ئەحواڵت کووە؟ سپاس باشی کاکە گیان. ئەو هەمەنامە هاتووە بۆ ئەوەندە بە خاوی جواب دەدەنەوە بەس پێم بڵێن ئەرێ ئێوە خەریک چین؟ کاکە گیان فەرمان وڵەتی وەرگرت. ئەی هەوار بۆ هێشتت بڕوە خۆت دەزانی ئیشمە ئۆنلاینە مەوادی مە نییە دەبی بە ئۆنلاین بفرۆشرێ. ئێستا یەکسەرێتەوە خەمت نەبێ. باشە تەواو بەڵام ئیتر ئیجازە بێ کەسیکە نەدەی. باشە بەسەر چاو کاکە گیان. وين خان؟ شو في اللي قربت نوروز شيء ها؟ يبدأ قباسي بكم؟ بم بە گوندی حاج صالحیان کوشت لۆ کوشتیان لۆ کوشتیان فەقیر بوو نعمەت کوشتی نعمەت کوشتی لۆ کوشتی ئەخە لۆ کوشتی دوای پێ بڕۆ باشە بێدەن باشە کاک فەرمان یەک دەقە بێدەنجەکەیت. ئەلو فێنێک جان باشی؟ بم بە گوندی حاج صالحیان نعمەت کوشتی فێنێک وجود جواب نادێەوە. ئەلو فێنێک پێم بڵێ و دەنگەت چییە؟ کاکی گیان ئەوە دایکی کاک فەرمانە. داکی فەرمانی ئیشی چییە لێرە؟ لە ماڵەوە کەس نەگو ئاگاداری بێت ئیتر هێناوێتی بۆ دایرە لەگەڵ خۆی. فێنێک ئیشی واکوو دەبێ ئەو پیاوە نازانی ئێرە شوێنی ئیشکردنە. فێنێک ئەمن هەتا ئێرەم هاتیە پارەی دوو مانجی بدێ و فەرمان لە کۆمپانیا دەربکە یەک دنیا مەوادمان لە بۆ هاتیە دەبی سەرفی بکەی. باشە کاکە گیان باش. کاک فەرمان یەک دەقە لەگەڵ مای نا ئەویش بێنم. بم بە گوندی باشە بە گوندی فەرمو کوڕی گیان. بم بە گوندی بۆ پێم خۆم تازە کاردووی برام تەلەفۆنی کرد. کاردوو؟ بەڵێ. ئێ باشە لەبەر چێ؟ بم بە گوندی تێدا قەدایە بڕارێکی دەرکردووە وتی لە کار دەری بکە. ئێ باشە لەبەر چێ؟ خۆ دەزانی ئێرە شوێنی کارکردنە ناکرێت دایکت لەگەڵ خۆت ئابێنی. باشە پێنخەن کاردوو کوزانی کە داکەم لێکوانەیە. کاک فەرمان خۆ تۆ ئەبینیت ئەبینی ئەو کامێرانە لەسەر سەری ئێمەیە. بم بە گوندی یەک دەقەدا
فێن خان بەس ئەو ڕۆداکەم هینە ئێستا من چێوە بچم داوای لێ بردنەکەم ناتوانم هیچ یارمەتێکە بم تازە براکەم بڕیاری خۆی داوە بەڵام خەمت نەبێ موچێ ئەم مانگە و مانگێکی کەشی بۆ سەرف کردووی دوام کەوە با بچین پارەکەت بەمێ من بە گوندی یعنی دەرم دەکەن بەداخەوە وا بڕیاریەوە فێن خان من هیچم لەدەست نایە داوای لێ من بە بردنەکەم گوندی ئێستاش من ئیشمان بە هەیە گوندی وەرە با پارەکەت بدەمێ باشە من بە گوندی باشە من پورێکە بە گوندی فەرم من بە گوندی